بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست زۆر خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنمەکەتان بەرنامەی بەدانایی لە خزمەت میوانە هەمیشەیەکەم جەنابی مامۆستا عەلی باپیر نووسەر و ڕووناکبیر بەیەوەی ئازیز و خۆشەویست شاد دەبینەوە. بێگومان لە درێژەی زنجیرە بابەتەکەی جەنابی مامۆستا لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان کە جەنابیان لەژێر بابەتی یا لەژێر ناونیشانی باگوێ لە قورئان بگرین بۆ چارەسەرکردنی ئەم دۆخەی هەرێم. ئێستا لەم ئەڵقێدا دەگەینە بنەمای هەژدە کە بە ناونیشانی با لە واقعدا بژین نەک لە مێژوودا لێ نەگەڕین ڕابردوومان دەستمان ببەستێ لە بەردەم ئێستاماندا. دەپرسین بزانین مامۆستا مەبەستی چیە لەم دەستەواژە کە لە قورئانەوە هەڵیەنجاوە. مامۆستا گیان دووبارە سوپاس بۆ ئەم دەرفەتەکە لەم ئەڵقەیەشا بێمە جنابیشتان بەخێر بێ کاکە دانایی. زۆر سوپاس مامۆستا لە بنەمای هەژدەین با لە واقعدا بژین نەک لە مێژوودا. ئەمە بەشێکیشی فەرمووی لێ نەگەڕین ڕابردوومان دەستمان ببەستێ لە بەردەم ئێستاماندا. وەک هەموو جارێک حەزەکەم سەرەتا لێو بچین ناو پرسیارەکانەوە ئەم دەستەواژەی و چۆن هەڵێنجاوە بۆ چۆن. الحمد لله وصلى الله تعالى وسلم بارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه. كاكدنا ملتاني بيشكوتو وملتاني سركوتو أوانا ك فعلا لإستادة دجين وبقريو قولي دروني وبيكو معاملنا كان بحقد بغضي رابردو بلكو بصاغي بصافي وكو بيشتيج باسمان كرد وبراستي ودلصوزي بيكو معاملة كان ئێمە بەشەرین دیارە مرۆڤ لە کۆمەڵێک هەست و نەست پێکاتووە و کۆمەڵی غەریزە کە جەستە دەیان خوازێک ینی هەموو مرۆڤەکان هەروان کەواتە ژیان کاریگەری هەیە لە سەرمان بەڵام ئەگەر بێت و ئێمە مەحکومی غەریزەکانی خۆمان بین و مەحکومی ئەوە بین کە لە ڕابردوودا لە ئێمەی ڕووداوە بەسەرمان هاتووە لەلایەن کەسێکەوە قسەیەکمان پێگوتراوە لەلایەن لە جیهەتێکەوە ستەمێکمان لێکراوە ئەگەر بێت ئێمە مەحکومی ئەو شتانە بین معناوە تۆ دەبێت هەموو ژیانەکەمان بریتی بێ لەوێت تۆ بەدوای ئەوەدا بگەڕێت چۆن تۆڵی خۆت بکەیەوە و ئەمجا ئەویش دوایی کە دەرفەتی دەستکەوتەوە ئەوی دیسان چۆن تۆڵی خۆ لە تۆ بکاتەوە. خۆی پەروەردگار یەک ڕستە قورئان لە دوو شوێندا لە سوورەتی ئەلبەقەرە دەفەرمێت دەفەرمێت تیلکە ئومەة قد خەلت لها ما كسبت ولكم ما كسبتم ولا تسألون عما كانوا يعملون. من ئەم بنەما قورئانیم لەو ئاەتە مبارەکە هەڵێنجاوە کە دوو جار دووبارە بۆتەوە. تەمان هەر شتێک لە قورئاندا جارێک بێت بەقەدەر ئەو جارە بایەخی هەیە، دوو جار بێ بەقەدەر دوو جار بایەخی هەیە و هەر شتێک لە قورئاندا یەک جاریش بێ معناوە حەقیقەتێکە کە خوا سبحانه وتعالى خصوصا نيو كتابك خويا يك جاريش بس بو او كبزاني او شتا جرينجا بەڵام ئەگەر دووبارە بۆ سێ بارە بۆ چەند بارە بۆ بەتاکید بای ئەوە چەند جار دووبارە دەبێت ئەوەندە گرنگە. ئەم ئاەتە لە یەک سیاقدا و لە سوورەتی ئەلبەقەرە دوو جار دووبارە بەتەوە لە کۆتایی جوزئی یەکەم پێش ئەوەی کە جوزئی دووەم دەست پێ بکات. باسی بەنی ئیسرائیل دەکا، باسی خاوەن کتێبەکان دەکا بە گشتی بە جوولەکە و نەسرانیەکان، بەڵام بەتایبەت باسی جوولەکەکان دەکا. دوایی دەفەرمێت تیلکە ئومەتون ئەوانە کۆمەڵێک بوون قەد خەلەت تێپەڕیون ڕابردوون لەها ما کەسەبت وەلەکم ما کەسەبتم ولا تسألون عما كانوا يعملون. ئەوان چی چاکیان کردبێ بەرهەمەکەی بۆ خۆیانە، دیارەگە خراپیشیان کردبێ زەرەکەشی بۆ خۆیان بووە و ئێوەش چی چاک بکەن بەرهەمەکەی بۆ خۆتانە ولا تسألون عما كانوا يعملون. ئێوە لەبارەی ئەوە کە ئەوان دەیان کرد لێتان ناپرسرێتەوە، وەکو چۆن ئەوانیش لەسەر هەڵەوکەم و کوڕی ئێوە لێ پرسیینەوان لەگەڵدا نەکراوە، ئێوە لەسەر هەڵەوکەم و کوڕی ئەوان لێت پرسیینەوەتان لەگەڵدا ناکرێت. یعنی چی؟ یعنی خۆتان مەبەستنەوە مێژوەوە. لێرەدا خوا سبحانه وتعالى پێم وایە بە تێگەیشتنی من دەیەوێت جوولەکەکان و نەسڕانیەکان و خاوەن کتێبەکان لەو ڕابردووی خۆیان دەربێنێ کە ئێستا واقعێکی دیکە هاتۆتە گۆڕێ. ئەگەر پێشتر لەگەڵ گەلی عەرەبدا کێشەتان بووە، جوولەکە لە نێو خۆتاندا لەگەڵ نەسڕانیەکاندا یەکدیتان کوشتووە، لەگەڵ بابلیەکاندا لەگەڵ کلدانی و ئاشووریدا ئاخر جوولەکە لەگەڵ هەمویاندا کێشە و شتیان بووە. ئێستا بازارشکە هاتۆتە گۆڕێ، پێغەمبەرێک هاتووە عەلەیهی سەڵات وەسەلام بەڵێ لە نێو گەلی عەرەبدا هاتووە، بەڵام بۆ هەموو بەشەر هاتووە
و ئەو پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام لاپەڕی سپی لەگەڵ هەموو لایەکتاندا هەڵداوەتەوە و بە کۆنەقین شەڕ لەگەڵ کەس ناکە ئێوە وەرن ئاوا بکەن جا لێرەدا دیارە خوای پەروەردگار ئەو ئاەتە لەو سیاقەدا هێناوە بەڵام بۆ مسڵمانانیشە ئەوە بۆ مسڵمانانیش کە مسڵمانین ئێوەش مەچن لە مێژوودا مەژین من جارێک باسی بەرپرسێکی حکوومەتی ئێستای عراق کرا هیچێک لە سونەکان بۆی جێڕامەوە گوتی فڵان کەس کە سەرۆک وەزیران بوو ئێمە بەتەما بووین شتێک پارێک تەرخان کەین بۆ وەقفی سنی گوتی ئەویش گوتمە کاکەوە وەرە براقەکەی تەواو ئەو پارەی دەبێت تەرخان بکرد بۆ وەقفی سنی بیان دەینێ پرۆژە شتی پێساز دەکەن وتێنی وەقفی شیعە یەکتما وەقفی شیعەش ئێوان ئەوراقەکانیان دواکەوتە دوای بۆ وانیش دادنێ کوتینە خێر نابێ من چۆن نابێ کوتی من ئەو فێڵەی کاتی خۆی لە ئەبوو موسای ئەشعەری کرا کە نوێنەری عەلی کوڕی ئەبی تاڵیب لە دەومەت الجەندەل ئەو فێڵەی لە ئەبوو موسای ئەشعەری کرا عەمری کوڕی عاص لێ کرد نوێنەری معاویە بوو نابێ ئەو فێڵە لە من بکرێ کوڕکتمان بابە فێڵی چی ئێستا ئەوانە معامەلات توشتی خۆیانیان کردووە و بازاری هی ئەوان بکەین خۆ تۆ سەرۆک وەزیران و جا هی ئەوەی وەقفی شیعەش دەکەین وتینە خێر نابێ ئیلا دەبی وەقفی شیعە بکەین ئەمجا ئەوە بکەین معناوە ئەگەر نەمانە من پندم لەو دەرسە مێژوویە وەرنەگرتووە جا کە بۆی جێڕامەوە گوتم هاوار بە حاڵی میلەتێک ئەوە سەرۆک وەزیرانی بێ باو عەقڵەتە وڵاتی ئیدارە بکا کە بگەڕێتەوە بۆ 1400 ساڵ لەمەوە پێش بێ تەصفیح حساباتی ئەو کاتە بکە ئەوەی لە مێژوودا ژیان طبعا من ئەوەم کە گوتووە کاکە دانا هەم هەرێمی کوردستانیشم لە بەرچاو گرتووە عراقیشم لە بەرچاو گرتووە بەڕاستی و وەکو گوتم ئاەتە قورئانیەکە باسی هەموو مێژووی بە شەریش دەکا زۆر گرنگە ئێمە بتوانین لە ئێستادا بژین لە ئێستادا بژین واتە دەست و پێی خۆمان نەبەستین بە مێژوو بە ڕووداوەکانی مێژوو لە بەردەم ئێستادا کە نەتوانین مامەڵێکی بابەتیان لەگەڵ ڕووداوەکان لەگەڵ پێشاتەکاندا بکەین بە گرێ و گۆڵی دەرونی بە ڕوحی تۆڵە و ئینتیقام نابێت پێکەوە مامەڵە بکرێ ئەگەر نا کەم حیزب هەن لەم هەرێمی کوردستانی ئێمەدا شەڕیان پێ نەفرۆشرابێ شەڵیان پێ نەکرابێ بەڵام دەکرێت ئێمە تا قیامەتێ وڵات ئەو ساڵە فڵان کەس نەفەری لەوە کوشتۆ و شەڕی کردو دەبێ میشە سا لە سەڵاتم هەیە وا لەو بکەم جاوە دەبێت هەر تا قیامەتێ خەریکیەوە بین نا دەبێت لاپەڕسپی هەڵدەێن و میلەتانی سەرکەوتو ئەوانن کە پند لە ڕابردوو وەردەگرن بەڵام ڕابردوو ناهێنە ئێرە خۆیانی پێ مەشغوڵکەن دەرسی لێ وەردەگرن و بەجێی دێڵن لە مێژوودا بەڵام ئێستا لەگەڵ ئێستادا وەکو ئێستا مامەڵە دەکەن وەکو ئێستا دەیخواست کەواتە بێگومان بۆیە جەنابەت ئەمەد نووسیوە نیشانەی ئەوەیە کە تۆ هەستت کردووە لە وەک خۆت فەرموود هەم لە هەرێمی کوردستان هەم لە عراقیش هەست کردووە بەشێک لە بڕیار بەدەست و سیاسەکانی ئێمە لە ڕابردووە ژین و محکومن بە ڕابردوو نەک لە ئێستا بژین بۆیە ئەمەد ئاماژە پێکردووە بەڵێ بۆیە ئاماژەم پێکردووە و من ناشمەوێ هەندێک شت بوو ڕژێنم کە چه حیزبێک شەڕی بە حیزبێک فرۆشتووە و دیلەکانی کوشتووە و ئەمجا چه حیزبێک چه بەرپرسێکی گرتووە یا مەسەن سژن کردووە یا خودت قسەی پێگوتووە ئەمجا ئەویش بە دواوەدا دەگەڕێت چۆن تۆڵی خۆی لێ بکاتەوە ئەو شتانە بوون ئەو کەم و کوڕیانە بوو نەدەبوو بووبانایە نەدەبوو ئێمە ئەو هەموو دژمنە زەبەلا حەمان لە بەردەم بوو کە ڕژێمی بەعس و ڕژێمەیەک لە دوایەکانی عراق و لە بەشەکانی یەکەی کوردستانیش ئەو گەلەی ئێمە کە چەوسێنراوەتەوە لەلایەنی میلەتە سەردەستەکاندا بندەست بووین نەدەبوو ئێستاش دەگەڵا ئێستاش بەداخەوە هەر ئەو شتانە دووبارە دەبنەوە ئێستاش حیزبێک لە شوێنی دەسەڵاتی هەیە قۆرخی دەکا سەیتەرە دادنێ بۆوانی دیکە قەیناکە لایەنی ئەمنی و ئاسایش بپارێزە بەڵام تو معقوڵە تو بڵێ وەڵام کوێ خاپ بە چاوی هاوڵاتی پلە دوو سێ تەماشای لایەنەکانی دیکە بکەی یا مەسەن تو دەسەڵاتت هەبوو لە شوێنێک ئەمجا بێنی بوونی حیزبی سیاسی لەو شوێنە تۆ قەدەغە بکەی یاخود ئەگەر هەش بێ دەبێ لەژێر هەیمانی و سێبەری تۆدا بێ وە چییە ئێمانە ئەمە هەر وەکو بەعسیەکان چۆنیان کردمەش هەروە دەکەینەوە وەکو مەسەلەن ئەتاتۆرک چی کردووە شای ئێران چی کردووە بەشار ئەسەد چی دەکە مانە تۆش هەروە دەکەی هەر ڕێک تەجروبەی ئەوت هێناوە نەقڵت کردووە بۆ خۆت و بۆ خۆت تەبەنی دەکەی یانی کەواتە بەڵێ من هیچی کە گوتومە لە خۆ نەمگوتووە من دیارە لەمسم کردووە و لە نێو واقعەکەدا ژیاوم دەزانم کە ئێستاش لەگەڵدا بێ ئەو ڕابردووە تاڵی کاتی خۆی کاریگەری هەیە لەسەر سیاستکردنی ئێستامان جا من هەر داوام ئەوە بووە و داوام ئەوەیە کە ئێمە دەبێت خۆمان لەو گرێ و گۆڵە دەرونیانە لەو گرێ و گۆڵ و
هەڵە و پەڵە مێژویانە دەرباسکەین وەرە ئێستادا بژین و چۆنیش لە ئێستادا بژین بە دڵسۆزی بۆ یەکدی بە ساغی و ڕاستی لەگەڵ یەکدی و بە شێوەیە کە بەرژەوەندی گشتی زاڵکەین بەسەر بەرژەوەندی تایبەتدا و بە شێوەیە کە هەر کامێکمان قازانج و زیانی بەرامبەرکی پێوەکوی خۆی بێت کە من ناڵم ئەوەش ئاسانە بەڵام پێم وایە گەر ئێمە ینی پابند بین بە قورئانەوە پابند بین بە ڕێبازی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام بۆ خوا سوڵحاو بین و کاری حیزبیمان هەوێنی ئیمان و دین و ئەخلاقی تێکەڵکەین ئەو کاتە ئەو بەو شێ مامەڵەکردنە ئەستەم نابێ بەڵکو ئاسان بەڵێ مامۆستا وەک جەنابەت هەمیشە گەڕێتەوە بۆ قورئانی پیرۆز و فەرمایشتە جوانەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بێگومان لە قورئانیشە زۆر باسی مێژوو کراوە و باسی ڕابردوو کراوە و ئێستش ئەوەی ئێمە لە هەرێمی کوردستان لە ڕابردووە بنیاتمان ناوە هەم بۆتە مێژوو هەم بۆتە کلتور جەنابەت فەرموود با ئێمە لەوێ نەژین لە ئێستایا بژین بەڵام پند لەوێ وەربگرین لەوانەیە بینەرێک بیسەرێک ئێستا بپرسێ چۆن ئێمە پند لەو ڕابردوو مێژوو کلتوری خۆمان وەرگرین وەڵای وا پەندی لێ وەربگرین بزانین کورد چ لەم بەشەی کوردستان کە باشووری کوردستانی پێ دەڵێن چ لە هەر سێ بەشەکەی دیکە باکوور ڕۆژهەڵات ڕۆژ ئاوا یعنی هەرچی زیانی لێمان کەوتووە بەهۆی دووبەرەکی ناوخۆمان بەهۆی سەنگەر لە یەکدی گرتنمان بەهۆی ناکۆچی بەهۆی لە یەکدی خوێندن بەهۆی ئەوە کە هەر کامێک گوێستوێتی بەرامبەرەکەی بخا با بە قازانجی ئەو ڕژێمەش بێ کە هەمویان دەچەوسێنێتەوە ئێمە هەرچی زەرەرمان کردووە لێرەوە زەرەرمان کردووە هەموو زەفەر پێبرانەکان لە درز و کەلێنەکانی خۆمانەوە بوون ئیجا خۆ عاقڵە و کەسەیە وەکو کوردواری خۆمان دەڵێن جارێک هەڵت خەڵەتاندم خوا بدگرێ دوو جار هەڵت خەڵەتاندم خوا بمگرێ و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لا یولدغ المؤمن من جوح واحد مرتين لە صحیح بوخاریدا هیچ ئیماندارێک دوو جار لە کونێکەوە پێوە نادرێ وەرزانی کە وای فەرموو پێغەمبەر صلی الله علیه وسلم کابرایەکی کافر هەبوو لە شەڕی بەدردا بەشداری کردبوو لە جەنگی بەدردا بەدیل گیرە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دیارە لە زمینی ئەوانەدا بوو کتێ من تۆبە دەکەم و جاریش کرد شەڕ لە دژی ئێوە ناکەم و وەگوڵی بە خۆڕایی بەردرا دوایی لە جەنگێکی دیکەشدا دووبارە گیرایەوە دووسان بەشداری کردەوە و گیرا بەدیل گیرا وتی ئەی موحەممەد ئەو کەڕەتەش تاوان موسڵمانیش نەدەبوو ئەو کەڕەتەش مۆڵەتم دەن و بەرم دەن زارێکی دیکە ئەمن نایەمەوە شەڕی دژی ئێوە دەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی وەڵاهی بەرت نادەم هەتا لە کۆڕ و مەجلیسی قوڕەیشەکان دابنیشی و دەست بە سمێڵی خۆت دابێنی بڵێ دوو جار محەممەدم وەرخەڵەتاند لا يلدغ المؤمن من جوح واحد مرتين ئیماندار نابێت دوو جار لە کونێکەوە بگەزرێ سزای بدەن تۆ پەیمانشکان تۆ قەرار بوو شەڕ لە دژی ئێمە نەکەی ئێستا دووبارە هاتووی بەدیل گیراویەوە تو جار یەکەم ئازادمان کردی ئەم جارە بۆ هاتوویەوە جامە بەستم پندوەرگرتن ئەوەیە کە تۆ وەکو پێشێ زەرەر کردم جا زەرەر نەکەی جا خۆی من پندێکم هەیە بۆ خۆم دابناوە دەڵێم ئینسان دەبێ پند لە خەڵک وەربگرێ نەک ببێتە پندی خەڵکی هەر عەرەب دەڵێن السعید من اتعظ بغیره دەتوانین شقێکی کەشی بۆ زیادکەین بڵێن والشقی من اتعظ به غیره کەەوە نەگوترا من دەیڵێم بەختەوەرە و کەسێ پند لە خەڵک وەربگرێ بەڵام بەدبەختەوە کەسێ خەڵک پندی لێ وەربگرێ ئەی خۆ پند وەرگرتن ئەوەیە کە ئەوەی ڕووی داوە ئەتۆ ئەو دووبارە نەکەوێ بۆی ئەو زەرەرەی کە لە بەرامبەرەکە کەوتۆ لە تۆ نەکەوێ خۆی پەروەردگار لە سوورەتی سەرەتای سوورەتی الحەشردا لە باسی بەنو النەظیر کە پەیمانیان شکاند پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەری کردن لە مەدینە بڕۆن مادام پەیمان دەشتێنن لە پشتەوە خەنجەری غەدر دەوەشێن بڕۆن کاکە بەجێ بێڵە شارەکەمان بەجێ بێڵن چکەوە کاتی خۆی وەثیقەمان پێکەوە وەرکرد کە ئێوە هاو پەیمانێکی ڕاست و دروست بن هەموو تەرتیباتی خۆیانیان هەبوو وەکو کۆنفیدرالی بەڵام ئێوە هەموو جارێک خەنجەری غەدر بووە شێن لەگەڵ دوژمنانی ئێمە ڕێککەون و لە پشتەوە خەنجەرمان لێدەن ئەوە بە کەڵک نایە جا لەو سیاقەدا خۆی پەروەردگار دەفەرمێ فاعتبروا يا أولي الأبصار أي خاون عقلكان پند وەربگرن واتە وەکو بەنو النەظیر مەکەن کە خیانەتیان کرد و پەیمانیان شکەن نەتیجە دەرکران ئێوە وەکو ئەوان مەکەن بۆ وەکو ئەوان زەرەر نەکەن خۆ پند وەرگرتنەوەی کە ئەو هەڵەیە کە کراوە لەلایەن کەسێکەوە لایەن جیهەتێکەوە کە زەرەری لێ کردووە تۆ وەکو ئەو نەکەی بۆ زەرەر نەکەی بەڵێ مامۆستا گەر بەدیوێکی ترە ئێستا ئێمە لە مانگی ئازارین کەم بەرنامەیە لە خزمەت جەنابتە تۆمارەکەین بێگومان مانگی ئازار کۆمەڵێک
ڕووداوی مێژووی هەم ئازار بەخش هەم ئومێد بەخشی تایە بۆ گەلی کورد هەر لەم مانگەیە بوو لە ساڵی 91 خەڵک لە دژی جەوروستەمی حکومەتی بەعس ڕاپەڕین تا چەند پێویستە ضرورە سیاسەکان و بڕیار بەدەستانی ئێمە لەم هەرێمەیە پند لەوە وەربگرن حکومەتی بەعس بۆ لەسەر لاچ و هۆکاری چی بوو کە لەسەر لاچ و لە کارلاچ و بووی کە ئەمانیش تووشی ئەو لەسەر کارلابرانە نەبن بەو شێوازە کاکەدانا ئەگەر بێت و ئێمە لە ڕابردوو ڕانەمێنین و پندی لێ وەرنەگرین هەمیشە ئەوکو مێژوو دووبارە دووبارە دەبێتەوە هەمیشە ئەتو هەڵەکان دووبارە دەکەی باشدانەکەش دووبارە دەبێتەوە جا بەڕاستی ئەگەر ئینسان یەکەم جار کە هەڵە دەکا ڕەنگە خەڵک حوزری بۆ بێن تۆڵە یەکەم جاری بوو ناشێ بوو نەیزانی بەڵام دووەم جار و سێم جار کە مێژووی ئێمە بەداخەوە بەداخێکی زۆر گران و ئاوایە هەر لە سەردەمی بیرنشینەکانی بابان و سۆران و بۆتان و ئەردەلان و ئەوانەوە بگرە کاکە دانا تەماشا دەکەی هەمووی دەوڵەتی عوسمانی و سەفەوی بووە یەکێ پاڵی دەوڵەتی عوسمانی داوە یەکێک پاڵی دەوڵەتی سەفەوی داوە جا پێکەوە بە شەڕیان داون شەڕی بە وەکالەت وەکم لەو بینێدا لە پەیجێکە خۆم شتێکم نووسی وتم ئەوەی ئەو تەق و تۆقەی کە لە شنگال بووە ئەگەر شەڕی بە وەکالەت بێ بە زەحمەت چارەسەر دەبێ ومێدەما شەڕی بە وەکالەت نەبێ ئەگەر هەروە تێکەڵچوونێکی تێکەڵپژانێکی کاتیش بوو بێ ئینشاڵڵا چارەسەر دەبێ عاقڵ مندان دەفریای بێن جا ئەگەر بێت و ئێمە بەتایبەت بڕیار بەدەستان بە چاوێکی ڕەخنە لە خۆگران و تەماشای مێژوو خۆمان نەکەین بەبێ خاترگرتنی خۆ تەماشای ڕابردوومان نەکەین وەدان بە هەڵەکاندا نێنین کە بەداخ و من ئەوە زۆر کەم دەبینم من پێم خۆش بوو جارێک لە جاران ئەوە ئاواتێکی منە بەرپرسی بڕیار بەدەستێکی ئەم وڵاتەم بینی باە ئەوەی کە 25 ساڵ ئەم وڵاتە بەڕێوە دەبن یەک جار بینی بام لەسەر تەلەڤیزیۆن لەسەر رادیۆ لە کۆبوونەوەیکی گشتی گوتبای خەڵکینە خەڵکی هەرێمی کوردستان من فلان هەڵەیەم بووە ئێستا لی پێشێمان نەدەبوو ئەمان کردبە نەمبینی دیارە نیانە دیارە ئەدی ئەو وەسع بووە پەیدا بووە یعنی بۆ زانیاریت ئینسانی ئازاد جاری کەس باسمان کردو خەڵکی بوێر و ئازا خەڵکێک کە شتی لە باراندا هەبێ جورئەتیەوە هێدان بە هەڵی خۆی دابێنێ دان بەکەم و کوڕەکانی خۆی دابێنێ و لە فەرمایشتی پێغەمبەر داهاتوو عەلەیهی سەڵات وسەلام إذا أحب الله عبدا أبصره بعيوب نفسه وزهده في الدنيا أجر خوا يعني إذا أراد الله بعبد خيرا بصره بعيوب نفسه وزهده في الدنيا أجر خوا شاكي بو بندەیەکی خۆی ویست عیبەکانی خۆی دەخاتە بەرچاوی و دنیاشی لەلا بچووک دەکاتەوە دنیا بەکەم بگرێ نەک باوەشی پێدا بکە ئێمە زۆرمان پێویستە بە تایبەت جەناب دەڵێ ئەم مانگە کە فیعلا مانگی ئازارە و فعلا ڕووداوی زۆر گەورەی تێدا بوون جێ خۆیەتی هەڵوەستەی باش بکرێ بەڵام هەڵوەستە هەر بۆ مزایەدەی سیاسی و هەر بۆ خۆڵکردن چاوی خەڵک و دڵخۆشکردنی خەڵک بۆ 4-5 ڕۆژان نا هەڵوەستەی تێدا بکرێ یعنی پێم خۆشە مەسەلەن خەڵکێکە لەم وڵاتەدا خۆی بە بڕیار بەدەست دەزانێ بێ شەنوکەوێکی ئەو 25 ساڵ لە ڕابردووی خۆمان بکەین باقی ناکە لە مێژووی کۆنتر گەڕێ هەر ئەو 25 ساڵ لە ڕابردووی خۆمان چیمان کردو چۆنمان کردو چەند هەلمان لە دەست داون چیمان کردووە ئەم وڵاتە پڕخێر و بێرەی خۆمان چۆن تەعاملمان لەگەڵ خێر و بێرەکاندا کردووە چۆن مامەڵەمان لەگەڵ ئەو خەڵک و ئەو خەڵکە بەشمەینەت و خەڵکە هەژار و نەدارەدا کردووە کە شتەکەمان دەڵێن چی دەڵێن ئێمە بەرپرسی ئەم هەرێمەین ئێمە هەرێمە بە مرۆڤەکانی و هەرێمە بە هەموو شارەکانی بە هەموو دەڤەرەکانی و هەرێمەیە ئەی تو نابێ بێکچ هەمووی ببینین ئەی نابێ خەڵکەکە هەمووی ببینی نابێ مافوو داواکاریەکانیان ئازادیەکانیان ناڕزایەکانیان گوێ بدەینێ لەگەڵ ئازارەکانیان دابین دەبێ وا بکرێن دەبوو هەڵوەستە بکەین هەڵوەستەی جدی لە بەردەم ئەو چارەگە سەدەی حکومڕانی خۆماندا یادی ڕاپەڕینی کە لە دەروازی ڕاپەڕین شاید لە ڕانیەوە کرا ئەمجا دوای لە سلێمانی و لە دهۆک و کەرکووک و لە هەموو هەولێر و هەموو شوێنەکان دەکرێتەوە ئێوە خەڵکە بیر دەکات و بۆچی ڕاپەڕینمان کرد و ئێستا لە کوێین و ئەو کاتە چۆن بووین و ئەو شتانەی ئەو کاتە لیان ناڕازی بووین و ئاواتەکانمان چی بوون و چ دڵخۆشێکمان هەبوو بەو حیزبانە کە دێنەوە کە پەرلەمانمان پەیدا دەبێ حکومەتمان پەیدا دەبێ بۆچی پەیدا دەبێ ئامانجەکان چین لەکوێ ئامانجەکانی ناڵم دنیا بە قڕۆگیراوە هیچ تروسکایەکی تێدا نیە بەڵام بە تەکید خەڵک بێزار ناومیدێکی زۆری هەیە و ئەو کاتە ئاوات و هیوای زۆر هەڵچندرا بوون کە بەداخەوە ئێستا
واقعەکە زۆر پێشوانێ ئەو هیوا ئاوەتە زۆرانەیە ئەکرا زۆر لەمە باشتر وایە مامۆستا لە بنەمای 19 جەنابەت باز لەوەکەی تێگەیشتن و بیرۆکە ڕاست و ئاکار و بەها بەرزەکان هۆکارێکی گرنگی تەبایی کۆمەڵایەتی و سیاسین لە کۆمەڵگەدا ئەم بنەمایە شرۆڤاکەین دوای ئەم پشووە بینەرانی عزیز و خۆشەویست پاش پشوویەکی کەم ئەگەڕێینەوە. دووبارە سڵاو بەڕێزان پێش پشووەکە باسمان لەوە کرد کە لە بنەمای 19 جەنابی مامۆستا عەلی باپیر ئاماژەی بەوە کردووە تێگەیشتن و بیرۆکە ڕاست و ئاکار و بەها بەرزەکان هۆکارێکی گرنگی تەبایی کۆمەڵایەتی و سیاسین لە نێو کۆمەڵگەدا. مامۆستا جەنابت باز لەوەکەی تێگەیشتن و بیرۆکە ڕاست و ئاکار و بەها بەرزەکان هۆکارێکی گرنگی تەبایی کۆمەڵایەتی و سیاسین کۆمەڵایەتی و پێش سیاسی خستووە. کاکدانا من پێم وە قوارەی سیاسی هەمیشە لە هەناوی کۆمەلگا دێتە دەرێ واتە دەبێت کۆمەلگایەک هەبێ ئەمجا دەگونجێ قوارەیەکی سیاسی هەبێ ئەگەر بە شێوەیەکی سروشتی ئاسایی ئەو قوارە سیاسە لەدایک بێ هەروەکو دەبێت پێشێک کۆمەڵێک هەبێ خەڵکێک هەبێ ئەمجا کۆمەلگایەک دروست دەبێ کۆمەلگاش هەبێ ئەمجا لە هەناوی کۆمەلگا قوارەی سیاسی بە شێوەیەکی ئاسایی دێتە دەر. ئەو ڕاستیە ئەو بنەمایە من لەم چەند ئاەتەی سوورەتی ئالی عیمران هەڵم هێنجاوە کە خوا سبحانه وتعالى دەفەرمی يا أيها الذين آمنوا إن تطيعوا فريقا من الذين أوتوا الكتاب يردوكم بعد إيمانكم كافرين وكيف تكفرون وأنتم تتلى عليكم آيات الله وفيكم رسوله ومن يعتصم بالله فقد هدي إلى صراط مستقيم يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. لم آياتنا أمام هەڵهێنجاوە کە خوا سبحانه وتعالى پێش ڕوو لە ئیمانداران دەکات دەفەرمێ ئەی ئەوانەی بڕواتان هێناوە ئەگەر بە قسەی کۆمەڵێک لە خاوەن کتێبەکان بکەن لە دوای ئەوە کە مسلمان بوون ئیمانتان هێناوە هەڵتان دەژێڕنەوە یەڕدووکم بعد ئیمانکم کافرین ئەگەر بە قسەی وان بکەن هەڵتان دەجێڕنەوە. ئەمە ئەوەی لێ وەردەگیرێ کە هەمیشە خاوەن کتێبەکان بە تایبەتی جوولەکە کاری زۆر لەسەرەوە دەکەن ئەهلی ئیسلام لە قورئان و لە ئیمان و ئیسلام دوورکەونەوە ئەوە ڕاستە ئێستاش وایە و کاتی خۆشی وا بۆ لەمە داش وا دەبێت. دیارە جوولەکەکان بە پلەیەکەم و نەسڕانیەکانیش بە هەمان شێوە وەکو دەڵە جارێک یەکێک لە مستەبشیرەکان لە مبەشیرەکان ئەوانەی کە ئاینی مەسیح بە حساب بڵاو دەکەنەوە کۆنگرەیەکی گەورە دەبەستێ ئەمجا هیچێک دەست هەڵدەبڕێ دەڵێ پێم بڵێ بەرهەمتان چی بووە لە ماوەی ئەو چەند ساڵەدا چەند کەس بوونە مەسیحی لە مسلمانان ئەویش دەڵێ پرسیارەکەی تۆ پرسیارێکی سادەیە دەڵێ بۆچی دەڵێ گرنگەوە نیە چەند لە مسلمانان دەبنە مەسیحی گرنگەوە چەند مسلمان لە ئیسلام دوورکەوتونەوە ئامانجی ئێمە ئەوەیە لە ئیسلام دوورکەوتنەوە گەرنا مسلمانان شەڕەفی ئەوانێ بێنە ناو مەسیحێتەوە. یعنی لێرە خوا هەواڵمان پێدا ئەی ئیماندارینە ئەگەر بە قسەی کۆمەڵێک لە خاوەن کتێبەکان بکەن يردوكم بعد إيمانكم كافرين دوای دەفەرمێ وكيف تكفرون چۆن بێ بڕوا دەبن وأنتم تتلى عليكم آيات الله وفيكم رسوله ئاەتەکانی خواتان بەسەردا دەخوێنن و پێغەمبەری خوا لە نێوتاندای عليه الصلاة والسلام ومن يعتصم بالله فقد هدي إلى صراط مستقيم هەر کەسێ دەست لە خوا بگرێ بەرەو ڕێی ڕاست ڕێنمایی کراوە. دوای دەفەرمێ يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون ئەی ئەوانەی بڕواتان هێناوە وەکو بۆ خوا شایستێ پارێزی لێ بکەن بە مسلمانەتیش نەبێ مەمرن ئەمجا دەفەرمی واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا دەست بە ڕێسمانی خواوە بگرن و پەرتەوازە مەبن کەواتە گەر ئێمە شوێنکەوتوی قورئان بین شوێنکەوتوی ڕێبازی پێغەمبەر بین عليه الصلاة والسلام ئەهلی تەقوا بین ئەهلی ئیسلام و ئیمان بین معنای وایە و دەست بە ڕێسمانی خواوە بگرین دەپارێزرین لەوەی کە پەرتەوازە ببین واتە تەبایی سیاسی بەرهەمی ئەو قیەم و بەها بەرزە ڕوحی و ئیمانی و معنەوی و ئەخلاقیانەیە کە لە قورئان و سونەتەوە سەرچاوە دەگرن لەوە ئەوە هەڵهێنجاوە و ئەوەی کە لە قورئاندا هەیە لە دنیای واقعیدا وا بەرجەستەیە. ئەگەر تەماشا بکەین پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وسلم کە دەچێت بۆ مەدینە دیارە پێشەوەی بچێت بۆ مەدینە ئەوس و خەزرەج پێکەوە ناکۆچی و دووبەرەکەیی زۆریان بوو کە ئەم ئاەتانی ئاماژەم پێکردن هەر لەو سیاقەش داهاتوونە خوار ناکۆچی و دووبەرەکەیی زۆر خوێنیش زۆریان لە بیندا ڕژا بوو
دوای کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەچێ هذا فەرمێ وكنتم على شفا حفرة من النار فأنقذكم منها لەسەر کەناری ئاگرێک بوون خوا ئێوەی دەرباز کرد فعلا دووبەرەکی ئاگرێکە خەڵک هەمووی دەسووتێنێ خوا ئەو دووبەرەکی بە ئاگرێک داناوە ساڵی ئاگر فأنقذكم منها كذلك يبين الله لكم آياته لعلكم تهتدون بە تەشریفبردنی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم و بە هاتنی ئیسلام بۆ نێویان ئەو بغز و کین و حقد و حەسەد و شیر و تیر لێک دیسوینەیان نەما لە زیاتی ئەوەی هێزەکانیان وزەکانیان ئاراستەی یەکدی بکەن بە ئاراستەی پێچەوانە هەموو وزە و هێزەکانیان ئەمجا ئاراستەی دژمنان و ناحەزان دەکرد بۆیە ئەگەر ئێمە ڕازاوە بین بە سیفەتە بەرزەکان کە لە هەموو سیفەتان بەرەسەر ئیمان و خوا بێگرتنە ئەمجا لە دوای ئەو ئەمجا دادگەریە ئەمجا ڕەحم و بەزەیی لە بینی خۆماندا ئەگەر ئێمە بە سیفەتە ڕازاوەکان جوانەکان ڕازاوە بین و خۆمان لە سیفەتە خراپەکان بژارکەین وەگەر بە ئەدەب و ڕەوشتی بەرز و جوان پێکەوە مامەڵە بکەین بە تەکید ئەوە زەمینە خۆش دەکەن بۆ تەبایی سیاسی ئێستا من پێشتریش باسم کرد کاکە دانا کاتێک کە ئێمە بە ساغی بە سافی بە ڕاستی بە دڵسۆزی پێکەوە مامەڵە بکەین هەر کامێکمان قازان زەرری ئەوی دەکەی پێوەکوی خۆی بێت ئەوە زەمینە خۆش دەکات بۆ متمانە خۆی بناغەی مامەڵەی سیاسی لەگەڵێکدا بریتێ لە متمانە بەیەکدیکردن من تاوان زۆر ئاگاداری شت هەبووم کە لە ئەنجامیدا بەرپرسی قسەیەکی لێبیستراوە یا قسەیەکی بەدەمەوە کراوە بەرپرسێکی دیکە لایەنێکی سیاسی دیکە سەر دڕی گیراوە آخر چۆن ئەو وای گوتم چۆن لەگەڵیدا مامەڵە بکەم فعلا کەواتە متمانە بە یەکدی هەبوون بناغەیە بۆ پێکەوە مامەڵەکردنی ڕاست و دروست متمانە لە چی پێیا دەبێت لە ڕازانەوەی لە هەموو لایەنەکان بە ڕەوشت و بەرزە جوانەکان بۆ کە پێکەوە دادگەر بین دڵسۆز بین بە ڕەحم بین لە زەرەر و قازانجی یەکدیمان پێوەکو هی خۆمان بێت بەو بەها و ڕەوشت و ئاکارە بەرزانە پردی متمانە دروست دەبێت بناغەیەکی پتە دروست دەبێت ئەو کاتەش مامەڵەیەکی ڕاست و دروست دەتوانین پێکەوە بکەین و دەتوانین سنگ و دەنگ و ڕەنجی خۆمان لەم هەرێمی کوردستاندا بکەین کەواتە مامۆستا ئێمە توانین تەنها بە چاکسازیکردن لە کایە و بواری سیاسیە کۆمەڵگەکەمان بەختەوەرکەین یان پێش ئەوە دەبێت لە بوارەکانی دیکەیە ئێمە چاکسازی بە تەکید چاکسازی ئێستا زۆر کەس وا دەزانێت و خەڵکی ڕۆژ ئاوایە بۆ وێنە وا دەزانێمە یا بۆ وێنە وڵاتی چین یا یابان مثلەن ئەو وڵاتانە کە پێشکەوتون یا مثلەن مالیزیا وا دەزانێت ئەو وڵاتانە هەر ئەوەیە کە سیستەمی سیاسیان پێکەوە ڕێکەوت باشە و لەسەر ڕێککەوتون و کاروباری خوانی پێ ئیدارە دەکەن نه لە پێش سیستەمی سیاسیدا زۆشتی دیکە هەیە جارێ وەکو باسم کرد لە ڕووی ئیمانی و ڕوحیەوە ئێستا خۆ بەڵێ ئێمە مسلمانین بەڵام پێت وایە خەڵکی چین یاخود خەڵکی ئەوروپا هند مەسەلەن ئەو وڵاتانە پێتان وایە خەڵک ڕەنگە پێ وایە لە لایەنی معنەویان نییە ئەوانش لە لایەنی معنەویان هەیە بە پێدینی خۆیان معتەقەدات و مقدساتی خۆیانیان هەیە کە کاریگەری هەیە لەسەر ئاکاریان لەسەر ڕەوشتیان بۆ وێنە تۆ لە وڵاتێکی وەکو ئەوروپا درۆکردن شتێکی عیبە یا پیس و پۆخەڵی شتێکی ناشیرینە یا بێنەزمی شتێکی خراپە یان نوێرە بڕی لە یەکدیکردن شتێکی خراپە بۆ خۆم لە وڵاتانە بووم یا هەندێک شت هەیە وەکو بڵێ ذەوق و سەلیقە یعنی من جارێک لە سوپەرمارکێتێک داهاتمە دەرێ لێشی لە وڵاتان نازانم هۆڵندا بوو ئەڵمانیا بوو ئافرەتێک لە پێش منەوە بوو دەرگاکە وا بوو کە ئەوەیە دەرگای دێتەوە یەک بەڵێ من ئەو لە پێش من چۆ دەرە دەرگەکەی گرت تامە چوومە دەرێ منیش پێم سەیر بوو ئافرەتێک پێم سەیر دەرگاکەی گرت هیچ یەکم لەگەڵدا بوو لەوێ دەژیە گوتی مامە سالی ڕعادەتیان وایە و کولتورە ئەگەر کەسێک لە پێش تۆ چۆش مادەم لێ نزیک بوو چۆ دەرگەکە گەر لەوانە بوو کە بێتەوە نەوەکو بە تۆ بکەوی عەزیەتت دەدەوێت بیگرێ هەر کەسێک بێت دەبێت ئەو دەرگە بێت تا تۆ دەچێت دەرێ ئەوە شتێکی جوانە مەبەستم ئەوەی میلەتان لە ڕاستیە سیستەمی سیاسی دوعاڵقەی چاکسازیە دەبێت پێشێ لەو بنی بنەوە بێت لە ڕووی معتەقەداتەوە ئیدۆلۆژی و فیکر و ئەخلاق و ئاداب و کولتور و خەڵک پەروەردە بکرێ جاخۆ گەر خەڵک پەروەردە بوو لەسەر ئەو قیەم و بەها بەرزانە و کاتە گەر حکمڕانێک لایدا لێ قبوڵ ناکەن بەدارەی هەڵدەژێڕن دەڵێنەوە تۆ چۆن وا دەبێ هەستی گشتی دروست دەبێت کولتورێک دروست دەبێت کە بەداخەوە
من ئەوەی کە خەفەتی پێدەخۆم لە 25 ساڵی ڕابردوودا حیزب حکومڕانانەی وڵاتیە ئێمە برادرانی عالمانی دەتوانم بڵێم هیچ کاریان نەکردووە لەسەر پەروەردەکردنی خەڵک هیچ ڕەنگە کارکرابێ لەسەر تێکدانی خەڵک دوورخستنەوەی خەڵک لە ئیمان و ئەخلاق و معنەویات و دین و قیامەت و ئەوانە بەڵام کار نەکرا لەسەر ئەوە کە ئەو خەڵکە هەندێک بەهای بەرزی هەبن بابەت تۆ هەر بەلای خواشی دامە بە بەڵام هەر ئەو خەڵکە با بۆ خۆی خۆ بۆ هەموو احتیماماتیان وا لە دەکەن شڕ بێتەوە لەسەر گەدە و ژیرفانیان بۆ وا دەکەن کە ئەو خەڵکە تەنیا هەست بە بوونی جەستەی خۆی بکە ئەی ئینسان ڕوحە عەقڵە عاتیفەیە معنەویاتە کەواتە لە وەڵامی پرسیارەکەی جەنابەتدا دەڵێم نەخێر تەنیا بە سیستەمی سیاسی گۆڕانکاری ناوی سیستەمی سیاسی دووئاڵقەی گۆڕانکاری چاکسازیت پێشتر دەبێشتی دیکە ببێ و ئەوانە هەموو دەبنە پێشەچی و زەمینە خۆشکەر بۆ ئەوە کە سیستەمێکی سیاسی ڕەشید و ڕێک هەبێت کە لە قازانجی هەموو لایەگێت بەڵام مامۆستا هەموو لایەنەکان ئەوانەی کە بڕیار بەدەستن لە هەرێمی کوردستان کەسیان ئیدعای ئەویان نەکردو کە ئەوان بەدەرن لە ئاینی پیرۆزی ئیسلام و مسلمان نین خۆ زۆر جار کاتێک گێتە سەر مەسائیلی دینداری و مسلمانەتی لەوانەیە بژڵێن لە کەس قوبوڵ ناکەین مزایەتی دینداری بەسەر ئێمە بکە بەڵام جەنابی شتە فەرمی نەمدیوە کار لەسەر پەروەردەی ڕۆحی و تاکی ئەو خەڵکە بکرێت بەڵام من نەمبینیوە ڕاستێکەوە من هەر لەو دیبیتەشدا کە کرا لە سلێمانی کاتی خۆی باسم کرد کە من تا ئێستا ئەوە 25 ساڵ تێپەڕێ بەسەر دامەزرانی ئەم قوارە سیاسی ئێمە لەبەر پرسێکی بڕیار بەدەستی ئەم وڵاتەم نەبیستووە باسی خوا بکە سبحانه وتعالى باسی پێغەمبەر بکە عەلەیهی سەڵات وسەلام باسی قورئان بکە باسی ئیسلام بکە و باسی قیامەت بکە نەمبیستووە هۆکارەکەی چییە ببڕێتەوە وڵای هۆکارەکەی بۆ چوونی من هەمووی هەستکردن بە تێشکان و بەزینە لە بەرامبەر ڕۆژئاوا و فەلسەفە مادیەکانی ڕۆژئاوادا نازان کە خەڵکی ڕۆژئاوا شانازی دەکەن بە دین لە تێکدراوەکەی خۆیان شانازی دەکەن بە مەسیحێتی محەڕەف و تێکدراوی خۆیان جوولەکە شانازی دەکەن بە دینی تێکدراوی خۆیان هەرو برادرانی خۆمانمان وابینیوە ئەو برادرانی عەلمانی خۆمان کە بە ئیسلامی خۆیانیان شەرمە بە دینی خۆیانیان شەرمە ئەنجا ئەوەش بناغی تێشکانە بە بۆ شوێنی من چونکە هەر کەسێ ڕابردووی نەبێ شانازی بە ڕابردوویەوە نەکە ئێستاشی نابێ و داهاتووشی نابێ و ئێمەش وەکو میلەتی کورد وەکو گەلی کورد و ئەو گەلانەی کە لە وڵاتەدا پێکەوەین هەم بە هەمویان ئومەتی ئیسلامی پێک دێنن حەقیقەت ئیسلام هەرچی هەمان لە ئیسلامەوەیە جا تۆرە لە خۆت لە ئیسلام دابڕە نە مێژوود دەمێنێ نە شەخسیاتت دەمێنێ نە تەنانەت خەباتی ڕزگاری خوازی دەمێنێت چونکە خەباتی ڕزگاری خوازیشمان هەوەی هەر لە شیع عوبەیدی نەهریەوە بگرە هەتا میرنشینەکان میر محەممەدی ڕەواندوست میرانی بابان میرانی بۆتان سۆران هەمووی ئەردەلان هەمووی خەڵکی خواناس و دیندار و ئەمجا هەموو خەباتی ڕزگاری خوازیمان لە شیع عوبەیدی نەهری شیخ عەبدولقادر شەمزینا شێخ زایدی پیران اسماعیل خانیشکا شێخ مەحموودی نەمری یەزدان شێر ئەمجا قازی محەممەد مەلا مستەفا هەمووی خەریجی قوتابخانە شەرعیەکان و ڕێبازەکانی تەسەووف و ئەوانە بوون ئەمجا تۆ وەرە لە ڕووی ناسراوەتیمان لە نێو میلەتانی دنیادا ئەگەر سەلاحەدینی ئەیوبیمان لێ داڕنی و ئیبن تەیمیەمان لێ داڕنی و ئەحمەد شەوقی شاعیر و ئەگەر ئیبن حاجیب و ئەگەر مەولانا خالید و ئیبن سەلاحی شەهرەزووری و یعنی ئیبن ئەثیر و چێمان لێ دەمێنێتەوە یعنی کە مای ناسراویمان بن لەلایەنی میلەتانی مسلمان کە لەگەڵماندا لە مەنتیقەدا بەڵکو لەسەر ئاستی دنیاش کەواتە ئێمە زۆر جێ پرسیارەکە بۆچی ئەو دەستە بژێرە سێکۆلاریستەی کە بڕیار بەدەست بوون لە ماوەی 20 ساڵ ڕابردوو بۆچی وایان بیر کردوتەوە و دەبێت کەی بە تەمابنە هەڵۆسەی خۆیان ڕاستکەنەوە یان وەکو فیل مەحموودیان لێ هاتووە فیل مەحموود کاتی خۆی لە پێش سوپاکەی ئەبڕەهەوە بووە بەس بۆ لای کەعبە ڕێدانەگرتووە دەڵێ ڕویان پێ لە ڕۆژهەڵات دەکرد هەر دەڕەتا و ڕای دەکرد بەرەو ڕۆژ ئاوا هەر ڕای دەکرد بەرەو سەر و بەرەو خوارێ بەڵام کە ڕویان پێ لە کەعبە دەکرد جەنەی دەگرت و ڕای نەدەکرد وا پێرەچێ خەڵکێکی ئێمە لەو برادرە بڕیار بەدەستانە بەس بڕیارێن نەبڕوو لە کەعبە نەکەن ئەگەنا مۆسکۆ بێ پەکین بێ واشنتۆن بێ هەر شوێنە بێ ڕووی تێدەکەن بەس ڕوو لە کەعبەتوڵڵا نەکەن کە ئەوە وەکو گوتم زۆعفێکی گەورەیەوە ئەو زۆعفە شکاوەتەوەش بەسەر خەڵکو و جەماوەرێکدا کە متەئەسیر و کارتێکراوە بەو عەقڵەتە حکومڕانیەکە وەکو گوتم ڕۆژ بۆ ڕۆژ تەماشا دەکەی هەوڵ دراوە دینداری مسلمانەتی ئەو قیەم و بەهاوەرزانی لە ئیسلامەتی وەردەگیرێن کاڵ ببنەوە و کاریگەریان لەسەر سیاست و حکومڕانی و بەڵکو لەسەر کەسابەت و ژیان و گوزەرانی خەڵک کەم بێتەوە و سەرنجام وەزعەکە ئاوا بۆ شێ پڕ بێ لە گەندەڵی و
لە خراپە کە هەموو لایەکی بێزار و ناومێت کرد. بەڵام مامۆستا ئەو چاکسازیانەی کە جەناوت باسیەکە ینی ئەگەر ئێستا ئێمە دەست پێ بکەین بەوەی کە لە تاکو لە لایەنی ڕۆحی و لە بەها بەرزەکانەوە دەست پێ بکەین کاتێکی زۆرمان ناوێت یان پێ دوایە ئێستا ضرورە لایەنە سیاسیەکە چاک بکەین وردە وردە دەست بکەینەوە بە لایەنە کاکدانەخۆەوە ئەوە نییە بڵێتەوە لەبەرەوەی کە خەریکی پەروەردەکردنی تاکەکان دەبین و خەریکی لایەنی ئیمانی و ڕوحی و ئەخلاقی دەبین با لە لایەنی سیاسی گەڕێین خەریکی ئەوەش دەبین ئەوەش دەبین ئەوەش دەبین خۆ کۆمەلگا هەمووی پێکەوە بەرەو پێش دەچێت یاخود پێکەوە بەرەو دوا دەچێت و کە دەڵێن چاکردنی لایەنی سیاسی دوا ئاڵلقەی چاکسازیە معنای وانە کە تۆ لە نیوکۆ لە سفرەوە دەست پێ بکەیت و خەڵکی مشخۆ لە سفرەوە نییە خەڵک الحەمدوللا مسلمانە و خەڵکی چاکی شەر هەیە بای ئەوەندە بەڵام بەداخەوە خەڵکە چاکەکە گوێی لێ نەگیراوە و مەجای پێ نەدراوە و لەلایەنی حکومڕانانەوە ڕوحی دینداری و تەدەین و ئەخلاق و قیەم و بۆ خواسوڵحان برەوی پێ نەدراوە بەرەو کاری لەسەر نەکراوە بەڵکو پێچوانەی ئەوە کاری لەسەر کراوە ینی مشکلەکە زیاتر لێرەدا وگەنە ئەم پێما ئێستا و بڕیار بەدەستان هەر لە خەڵک گەڕێ خەڵک بۆ خۆی ئێستا هەم مزگەوتانی کە لە هەولێر و لە سلێمانی و لە ڕانیە و لە بیتوێن و پشدەر و گەرمیان و کوێستان لە شوێنەکان هەن چێ دروستیان دەکات خۆ هەتا ئەو قاف و حکومەت مزگەوتێ دروستەکە خەڵک سەتی دروستەکە وانە ئیمانەوە خەڵک هەر لێی گەڕێی هەڕێی پێنەگری تۆ مامۆستایانەی کە هەر مامۆستای خێرێکی هەبوو بۆ خەڵکو و خەڵک متمانەیەکی پێ هەبوو سەمەوی اعتیبارێکی بۆ شخصی حەقی بۆ خەڵکردن تۆ لای بەری ئەخە دەیەوە معناوە دژاتی کردنی دینە کاک ئەزار کوێش لای بەری بەناوی ئەوقافەوە بەناوی تربیەتەوە بەناوی وەزارەتە ڕسمیەکانەوە تۆ بێنی ئیجراءان لەگەڵ مامۆستایانە بکەی کە قسەی حەق دەکەن ئەمە لەگەڵ قسەی ناحەق و بەرزونزمیش دانیمەوە لەگەڵ تەشهیرکردن بە هیچ کەسێکیش دانیم بەڵام ئەی بە خۆ خەڵکی دیکە هەیە قسەی زۆر بێجە بێ مەعنا دەکا ئەگەر هونەرمەندە ئەگەر شاعیرە ئەگەر مەلایە ئەگەر نووسەر ئەگەر هەر کەسێکی قسەی زۆر سەقەت و پەقەت و خراپ دەکەن ئەی بۆ کەسەوانە پیاناڵە چاوت کلیپێوەیە ئەی بۆ مامۆستایە کە چوار قسە دەکا کە زەرەری هەیە بۆ پەزەکان ئیجراعاتی لەگەڵا دەکرێت مەبەستم ئەوەی کاک دانا وە نەبێ شتێکی زۆر قورس و بە زەحمەت بێ من پێم وایە هەر دەسەڵاتێک هەر بێلایەنیش بێ ئێستا ناڵێن عەلمانیەتەوەیە کە بێلایەن بێ لە نێوانی دینداری و بێدینیدا ئەگە هەر بێلایەنیش بێ هەر باشە بەڵام ئەوەی من بینم بێلایەنی لایەنگری ئەوە دەکات یان دەبێت دینێک بێ دینێکی دەستەمۆی نینۆکرا و وەکو کراوێتە تەیری معقوڵ مەلایەک کە قسێک نەکا بۆ پەزەکان زەرەری هەبێ دینێک بێ و شێوەیەک بێ کە زەرەر نییە بۆ لە خزمەتی ئەو پرۆژەیەدا بێ یان دەبێ نەبێت ئەوە لێرەدا گرفتەکە لێرەدا ئەگەرنا بڵێن وڵا کاکەمە لە سەفرەوە دەست پێ دەکەین جاری بە لە کاروباری سیاسی بگەڕێین ئاخر ئەو وەزع سیاسیە کاریگەری سەلبی هەیە لەسەر هەموو کایەکان لەسەر لایەنی پەروەردە لەسەر لایەنی ئیمان لایەنی ئەخلاق لایەنی خوێندن لایەنی خێزان بۆ ئێستا گرفت و شێشەی خێزانیمان کەمن من پێم وایە بۆ ئەو گەنجانی کە سەری خۆ هەڵدەگرن دەچن بۆ دەرێ وەکو من لە ناویلکەیەکدا گەنج و قەیرانی ڕوحی کە کەوتۆتە بازار لێوەدا باسم کردووە کە یەکێ لە هۆکارەکان کە گەنجەکانمان سەری خۆ هەڵدەگرن و قەیرانی ڕوحیە قەیرانی ڕوحی لە ئەنجامی چی پیا دەبێت ئەتۆ لە منهەجی خوێندندا دەرسی دینت بەو شێوە تێدا نێشتووە زۆرت بێ ڕوح کردووە ئەمجا وەکی دیکەش هەموو کایەکان بەکار دەهێنرێن بۆ کەسکردنی دینداری و تەدەین و وەکو گوتم زۆر ڕێتەسک دەکرێتەوە لە مامۆستایەکان لە بانخوازەکان و سەرنجام وای لێدێ کە گەنجەکە بە بازاری بێدینی قەڵەباڵەختر و ئاجوختر دەبینێ ئەویش گەنجە هەرزەکارە و پاشان خەڵک زۆر هاان دەدرێت بۆ تێرکردنی غەریزەکانی و تێرکردنی غەریزەکانی بە شوێنە شەری بۆ ئاسان دەکرێت ئەگەر مادەی سەرخۆشکەرە شەرابە قومارە چییە لەو لاشەوە تەنجی پێ هەڵدەچندرێ لە ڕووی دینداریەوە لەو لاشەوە ڕێ بۆ ئاشوو خوتەخت دەکرێت سەرنجام انحراف دەکا و دوایش هەمووش لایەکمە زەرەریش دەکەیت بەڵێ مامۆستا ئەوەی جەنابەت باست کردووە تەبایی کۆمەڵایەتی و سیاسی ئایا ئەگەر تەبایی سیاسی تێکچێ تەبایی کۆمەڵایەتیش تێگەچێ یان بە پێچوانەوە سەرەتا تەبایی کۆمەڵایەتی تێگەچێ ئەنجا دۆ بدۆ تەبایی سیاسی من پێم وایە هەردووچیان تێکەڵ چێشن خۆ جاری وایە کە تەبایی سیاسی تێک دەچێت ینی بۆ وێنە کاتی خۆی پارتیویچێتی شەڕیان بوو ئەم وڵاتە کرا بە دوو بەرەوانە هەتا ئەوەی کە لێرە خەڵکی یەکێتی هەبوو کە دوای ئێرەکەوتە دەست پارتی هەمووی بارێکە چوو بۆ لای سلێمانی و پارتیەکان هەموو هاتنەوە بۆ ئێرە و یان ئەوەی کە دەشما لەوێ یاخود یەکێتی لێرە دەما بە مستەزعفی دەما ئەو کوژێر چەپۆکۆوانە
کەواتە جاری وا تەبایی سیاسی دەشتێتەوە بەسەر تەبایی ئاشتی کۆمەڵایەتیدا جاری واشێ لە ڕووی کۆمەڵاتیەوە کە تێک دەچێت ئەوە تەشەنە دەکات سەر دەکێشێ بۆ تێکچوونی تەبایی سیاسیش ئەم پێم وایە ئەوانە وەکو شەو تعبیر لێکجیانە گەرنا لایەنی سیاسی و کۆمەڵایەتی و دین و ئەخلاق و هەموو تێکەڵ کێشە کاکدانە بەڵام ئێمە زۆر جار دەڵێن ئابووری خۆی سەمە لە دنیای واقعدا ئابووریمان بەتەنێ نییە کۆمەڵایەتیمان بەتەنێ نییە سیاسیمان بەتەنێ نیە هەمووی تێکەڵ کێشە هەمووی تێکەڵ کێشە ینی حکوومەت کە بڵێن حکوومەتداری دەکات هەم لە ڕووی سیاسیەوە لە ڕووی پەروەردەییەوە بە حساب لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئابووری لە هەموو ڕوێکەوە بڵێن واقعەکە دەخاتە ژێر چاودێری خۆیەوە و سەرپەرشتی دەکات یعنی ئەو شتانە هەموویان تێکەڵ کێشن وە کارلێکی دووسەرانیان لەگەڵ یەکدی هەیە هەم تێکچوونی تەبایی سیاسی دەبێتە هۆی نەمانی ئاشتی کۆمەڵاتی ئەم ئاشتی کۆمەڵاتی دەبێتە هۆی ئەوە هەم قەیرانی ئابووری دەبێتە هۆی کێشەی کۆمەڵایەتی ئێستا لە ئەنجامی قەیرانی ئابووری خەڵک هات چۆن نەوعەدەتی عەجایب و سەیر دەکەن باندوشت دروست دەبێت کێشەی کۆمەڵایەتی دروست دەبێت لە ئەنجامی قەیرانی ئابووری بە هەمان شێوە قەیرانی سیاسی بۆتە هۆی قەیرانی ئابووری قەیرانی ئابووری قەیرانی کۆمەڵ هەمووی تێکەڵ کێشە بەڕاستی کەواتە وەک خۆت جەنابەت هەموو جارێکە فەرمووی کورتی قسان ئەوەیە هەموو لایەکمان و بەتایبەت بڕیار بەدەستان و سیاسەکانی ئێمە بگەڕێنەوە بۆ لای خۆی پەروەردگار و بۆ لای بەرنامە جوانەکەی خۆی گەورە بووی کە ئەم هەرێمی ئێمە و ئەم وڵاتی ئێمە کە خۆی گەورە بەم هەموو سەرەت و سامانەوە قسوتێ بەردەستمان توانین کەڵکی لێوەرگرین. بەڵێ من ئەگەر بتوێت کۆتایی بەم ئاڵقەیە بێنین بەم ئاەتە مبارەکە کۆتایی پێدێنی کە لە سوورەتی مائیدەدا خوا سبحانه وتعالى دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا عليكم أنفسكم لا يضركم من ضل إذا اهتديتم ئەی ئەوانەی ئیمانتان هێناوە وریای خۆتان بن ئەگەر ئێوە ڕێ ڕاز بگرن ئەوانەی ڕێیان لێ تێکچە و گومڕان زیانتان لێ نادەن کەمە بەس پێ غەیری ئەهلی ئیسلامە دوژمنانتان زیانتان پێ نادەن ئەگەر ئێوە ڕێ ڕازگرتوو بن بۆ لە دەرز و کەلێنەکانی خۆتانەوە لە کەم تەرخەمەکانی خۆتانەوە ئەوان زەفەرتان پێ دەبن بێگومان وایە و ئەوەش ئەرچی هەموو لایەکە کاکەدانە یعنی هەندێک کەس وات تەسەور دەکا کە ئەوە دەبێ هەر مامۆستایان خەم لەوە بخۆن هەر شێخانی تەریقەت یا هەر لایەنە ئیسلامیەکان یا هەر ڕیسپیەکان ئەرکی هەموو لایەک هەر کەسێ خۆی بە موسڵمان دەزانێت وەکوم زۆر جاریکە گوتومە ئێمە لە ئیسلامدا عولەماء الدینمان هەیە ڕیجال الدینمان نییە هەموو پیاوەکان پیاوی دینن و هەموو ئافرەتەکانیش ئافرەتی دینن ئەوە زاراوەیەکی کەنەسیە کە چینی ئەکلیرۆس واتە طبقة ڕیجال الدین پیاوانی ئاینی کە ئەکلیرۆسیان پێ دەڵێن ئەوە لە ئاینی مەسیحی دوای ئەوەی کە تەحریف کرا و گۆڕدرا گوتیان دین تەفسیری کتابی مقدس تایبەتە بە پیاوانی دینیەوە بەڵام ئێمە لە ئیسلامدا عولەمای ئیسلام هیچ حەق و مافێکی زیادیان پێ نەدراوە زیاد لە خەڵک و عولەمای ئیسلام زانانی ئیسلام نەبەرگێکی تایبەتیان هەیە نەشێوێکی تایبەتیان هەیە ناوێکی تایبەتیان هەیە هەر کەسێ شارەزا بێ لە ئیسلامدا لە قورئان و سونەتدا عالمی دینە ئەوی شارەزانە بێ ئەگەر 50 بۆ مەندیلی لەبەر بێ و لەسەر بێ بای فلسێکە خۆی چۆنە لە ئیسلامدا باسی عولەما کرا باسی مەلا و باسی شێخ و مەشایخ خۆش نەکراوە باسی عولەما کرا عولەما یعنی زانا جامە بەستەمەوەی کە هەندێک کەس وا دەزانێەوە بەس توێژێک بەرامبەر بە ئیسلام بەرپرسیار حەقیقەت هەمووان بەپرسیاری خی پرگار دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا ئەی ئەوانەی ئیمانتان هێناوە عليكم أنفسكم بە هەمووتانەوە بەسەر و خوارەوە بڕیار بەدەست و بەوانەی کە بڕیاریان لەسەر دەدرێ بەوانەی کە زانان و بەوانەی کە نەشارەزان بە پیا و بە ئافرەت بە ورد و درشت هەمووتان عليكم أنفسكم لە خۆتان وریابن لا يضركم من ضل إذا اهتديتم ئەگەر ئێوە ڕێی ڕاست بگرن ناحەزان و دوژمنانتان زەفەرتان پێ نابن بە ئومێدی خوا کە ئێمە وابین بە هیوای ئەو کە بەو شێوەیە بین چونکە ئێمە ئەم هەرێمی کوردستانە دوای ئەوەی کە ئینشاءڵڵا بەم زوانە شەڕی داعش کۆتایی پێدێ و تاوڵی ڕەشیان ڕەشماڵی ڕەشیان دەپێچرێتەوە دەستنە زەبەڵدانی مێژووە دوای ئەوەی کە بوونەمایەی بێزاریکی زۆر بۆ مسلمانان و بوونەمای زەرەر و زیانێکی گەورە بۆ ئیسلام و بۆ تەوژمی ئیسلامی هاوسەنگ کە خەڵک زۆر ئومێدی پێێتی و دڵی پێخۆشە بە حەقیقەت ئەوانە بە پلەیەکەم زەرەریان بۆ تەوژمی ئیسلامی بوو و بەگشتی زەرەریان بۆ ئیسلام بۆ مسلمانان بوو ئەوانی ئینشاءڵڵا دوای کە دەپێچرێنەوە ئەم هەرێمی کوردستانی ئێمە دەبێ بزانین کە مەرجنەوە کوڕابردومان بۆ بڕوە چ وەکو خەڵکەکە نێو خۆمان چ وەکو هۆکارە دەرەچیەکان دەبێ بزانین کە تورکیا هەیە و ئێران هەیە لە ناوچەکەدا ئەمریکا هەیە و رووسیا هەیە و زلهێزانی دیکە هەن بەغدا بزانین چۆن مامەڵە دەکات دەوڵەتانی دیکە پێویستە چاوێکی جدی بە خۆماندا بژێڕینەوە و چی دیکە
وەکو ئەو پەندە کوردێ دەڵێ ئاشی نەزان خوا دەیگێڕێ آخر ئاشی نەزان خوا دەیگێڕێ جارێ دەیگێڕێ بەڵام دوایی بەسەر ئاشەوانی جادەڕوخێ دەبێت لێ وریابین بە تەمای قەدەر لێ نەگەڕێین ئەگەر ئەم وەزعەت چاکەین بە قەدەری خوا چاکی دەکەین ئەگەر لێشی گەڕێن بە قەدەری خوا کاول دەبێ هەردووشی هەر بە قەدەری خوا ئومێدمە کە قەدرە باشەکان هەڵبژێرین و خۆمان چاکەین و خۆمان سەربەرزی دنیا و ڕووسوری ڕۆژی دوایش بکەین و لای خەڵک و لای خوا سەربەرز و ڕووسور بین بەهۆی ئەوە کە خۆمان چاک دەکەین خۆمان ڕێک دەکەین وەکو شریعەتی خوا وەکو کتێبی خوا و سنەتی پێغەمبەری پێشەوە عليه الصلاة والسلام پێمان دەفەرمێت. بەڕێز مامۆستا عەلی باپیر نووسەر و ڕووناکبیر سوپاس بووی کە لەم ئەڵقەیەشە ماندوومان کردی لە کاتی بەنرخی جەناتمان گرت و وەڵامی پرسیارەکانی ئێمەداوە. من ماندوو نابم و زۆر خۆشحاڵم بە دیدارتان بەخێر بەنیاخوا من زۆر سوپاسی پرسیارەکانی جەنابیشم دەکەم و سوپاسی هەموو بینەران و بیستەرانی بەڕێزی دەکەم. زۆر سوپاس دەکەم. بینەرانی خۆشەویست بەم ئەندازەیەش هاتینە کۆتایی ئەم ئەڵقەیە تا ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەمان هەموو لایەک بەخوای گەورە سپێرین کوردستانێکی ئاوەدان و ئارام بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ.